بەناوی خی گەورە و میهرەبان ئەوڕۆ لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ کۆبەوە. دوای تەوابوونی کۆبوونەوەکە ئێمەش ئەم شەو لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کۆبوونەوە بۆ میکانزمی دانانی ئەو ڕێو شوێنانەی لەگەڵ بڕیارەکانی لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر بۆ دانانی میکانزمی جێبەجێکردنی بڕیارەکان. پێش هەموو شتێک بە خەڵکی کوردستان بەتایبەت بە هاوڵاتیانی خۆشەویستی شارە خۆشەویستەکەمان سنووری پارێزگای هەولێر ڕادەگەیەنین. بەداخەوە هەڵسەنگاندنە پزیشکیەکان پێمان دەڵێ ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە نێویشیدا هەولێر وەکو پایتەخت ڕۆژانە ژمارەی توشبووان بەو ڤایرۆسە و هەروەها ژمارەی مردووان بەداخەوە لە بەرزبوونەوەدایە. بۆیە پێویست دەکاتن هەموو لایەکمان لە ئاستی ملیدا وەکو هاوڵاتی لە خۆپارێزیدا زێتر خۆمان بپارێزین، چونکە تاکە هۆکار بۆ ئەوەی کە کەمترین زیانمان هەبێ خۆپارێزی هاوڵاتیانە. ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای هەولێر و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بە تەواوی قەزا و ناحیەکانەوە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا هەرچی پێویستی کردبێ ئەو ڕێکارانەمان گرتۆتە بەر، ئەو بڕیارانەمان دەرچواندووە و جێبەجێشمان کردووە بۆ ئەوەی تەنها و تەنها ببینە بەشێک لەوەی کە ئەرچی سەرشانی ئێمە بۆ وەکو حکوومەت هاوڵاتیانی خۆمان بپارێزین. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان باش لە دۆخی گوزەرانی هاوڵاتیان و کاسبکاران تێدەگەین و باش لەو ماوە درێژەی کە ڕێکارەکان بەشێک بوونە لەوەی کە بوونەتە بارگرانی هەم لەسەر ئێمە وەکو حکوومەت و هەمیش لەسەر هاوڵاتیان بۆ خۆگونجاندن لەگەڵ ئەو دۆخەدا، لەگەڵ ئەوەشدا بۆ پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزان چەند بڕیارێک گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەوە بەمانای ئەوە نییە ئێمە دۆخە مەترسیدارەکەی کۆڕۆنامان دەرباز کرد بێ، بەڵکو ئەوەی کە کراوە بۆ کاتێکە بۆ وەختێکە کە وەکو تاقیکردنەوەیەک حساب بکرێ ئەگەر هاوڵاتیان پابند نەبن بە بڕیارەکان و بە جۆری خۆپارێزیەوە بە دڵنیاییەوە ئێمە دەکەوینە قۆناغێکی دیکە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا قەدەغەی نیمچە قەدەغەی هاتوچۆمان ڕاگەیان بوو. لە ماوەی پێشتریشدا ئێمە لە ناوشاری هەولێر چەند بازگەیەکمان دانابوو تەنها بۆ ئەوەی کە پارێزگاری لە هاوڵاتیان بکرێتن و لە بابەتی خۆپارێزی ببنە بەشێک لەوەی کە خۆیان بپارێزن بۆ ئەوەی کە لۆدەکە لەسەر حکوومەتیش زیاد نەبێ و ژمارەی قوربانیەکانیشمان زیاتر نەبێ. بەڵام ئێستا کە بڕیارەکان گۆڕانکاری بەسەردادێ بە گونجان لەگەڵ پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزان، لێرەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان لە تەواوی مسلمانان بە تایبەت لە مسلمانانی سنووری پارێزگای هەولێر دەکەین بە هیوای ئەوەی ئەو مانگە پڕ لە خێر و بەرەکەتە ببێتە بەرەکەتی زیاتر بۆ شارەکەمان و بۆ هەرێمی کوردستان و تەواوی مرۆڤایەتی. بەڵام دەشبێ لە هەموو ئەو تقوسە ئاینیانەی کە ئەنجام دەدرێن، لە هەموو ئەو بابەتانەی کە لە مانجی ڕەمەزاندا گردبوونەوە ئەنجام دەدرێ، ئێمە ڕێوشوێنەکان تونتر دەکەین لە بابەتی خۆپارێزی، بەڵام دەرفەتیش هەم بۆ کاسبکاران دەڕەخسێندرێ و هەمیش ژیانی ئاسایی هاتوچۆ ئەنجام دەدرێ. بەڵام دیسان تاکید دەکەینەوە ئەوە مانای ئەوە نییە مەترسیەکانی کۆڕۆنا کەم بووتەوە، بەڵکو مەترسیەکانی کۆڕۆنا زۆر جددیە و ڕۆژانەش دەبینن ژمارەی توشبووان زیاتر دەبێتن. بۆیە دەبێتن هاوڵاتیان بە هەموو جۆرێک خۆپارێزی بکەن تا بتواندرێتن ئێمە لەگەڵ ئەو دۆخی کە باسم کرد هەڵسەنگاندنی پزیشکی لەلایەن وەزارەتی تەندروستی و فەرمانگەکانیەوە بە دڵنیاییەوە پێمان دەڵێ هەواڵەکان خۆش نینە و ژمارەی توشبووان لە هەڵکشان و لە بەرزبوونەوەدایە. و هەروها بۆ ئەوەی کە هاوڵاتیان دڵنیا بن ئەرچی ئێمەیە وەکو حکوومەت هەر ڕێکارێک لە ڕابردوودا گرت بتمانە بەر لە پێناو سەلامەتی ئێوە بووە. ئێستاش هەر ڕێکارێک بگرینە بەر، دیسان تەنها ئامانجی ئێمە لە حکوومەت پارێزگاریکردنە لە تەندروستی گشتی و لە تەندروستی هاوڵاتیان. بۆیە دەبێ ئێوەش هاوکارمان بن، هەماهەنگ بن لەگەڵمان
تا نەکەوینە دۆخێکی دیکە کە بەداخەوەکو باسم کرد ژمارەی توشبووان لە بەرزبوونەوەدایە و لە لای هەمووشتان ڕوونە سەرەڕای تەقدیرکردن لە بۆ پزیشک و کارمەندانی تەندروستی و تەواوی دامەزراوەی تەندروستی لە هەرێمی کوردستان تا ئێستاکەش بە زۆرێکی دروست کۆنتڕۆلی دۆخەکە کرایە، بەڵام ئەگەر ژمارەی توشبووان لەوە زیاتر بەرز ببێتەوە بە دڵنیاییەوە ئیمکانیەتی تەندروستی ئێمە و ئیمکانیەتی دەستگاکانی ئێمەش سنووردارە، ئەو کاتی فشار و لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانەکانمان دروست دەبێ کە ئەو کاتی بەڕاستی کارەساتی لێ دەکەوێتەوە. بۆیە ئەگەر هاوڵاتیان پابند نەبن ئێمە لە ئایندەدا ناچار دەبین گۆڕانکاری بەسەر بڕیارەکانماندا بێ. واتە ئێستا قەدەغەی نیمچە قەدەغەی هاتوچۆ لە بەیانی سعات 8 ئێوارەوە ئەو بڕیارەی کە ئێستا بەیانی پاشکەمێکی دیکە بەیانی وەزارەتی ناوخۆ و لێژنەی باڵا دەردەچێت قەدەغەکە نامینێ. بازگەکانمان لەگەڵ شارەکانی دیکەی خوار و ناوەڕاستی عێراق بەداخراوی دەمێننەوە بەو ڕێککارانەی کە پێشتر ڕامانگەیاندیوە لە بۆ ئاژانسەکانی UN و ئەو کارانەی بازرگانی و هەروەها ئەو کار و کارانەی پێداویستی ڕۆژانان کە ئەوانە بە ڕێکارەکانی خۆی دیاری کراون. بەڵام بازگەکانی نێوان هەرێمی کوردستان و هاتوچۆ لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان ئاسایی دەبێتن. لە ناوەندەکانی ئاینی بەڕێو شوێنێکی توندی خۆپارێزی دەکرێنەوە، مزگەوتەکان بەڕووی مسلمانان دەکرێنەوە، نوێژی هەینی دەکرێتەوە، بەڵام ئەو ڕێنمایانە بەدڵنیاییەوە هەر ئەم شۆیان لە کاتێکی نزیکدا ڕێنمایەکان لەلایەن بەڕێزان لە وەزارەتی ئەوقافەوە بڵاو دەبێتەوە. بەڵام دیسان ئەوە بۆ مانای نییە ئێمە دەرگای مزگەوتەکان و شوێنەکانی ئاینەکانی دیکە هەرێمی کوردستانیش دەکرێنەوە. ئەوە پێمان وابێ ئێمە قۆناغە مەترسیەکەمان تێپەڕاندووە، بەڵکو قۆناغە مەترسیەکە ئێستا ئێمە لە نێو جەرگەی قۆناغە مەترسیەکە داینە تەنها دەبێ هاوکارمان بن هاوڵاتیان ببنە هۆکاری ئەوەی کە ئەوەی لە سەرشانی ئێمە بۆ لە حکوومەت ئەنجاممانداوە و بەردەوامیش دەبین. ئێمە ئەرک و فەرمانی خۆمان جێبەجێ کردووە کە خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بە پەرۆشەوە هەم ڕێنمایی ئێمەی کردووە لە یەکە کارژەڕیەکان و پارێزگاکان و ژوورەکانی ئۆپراسیۆن، هەمیش بۆ لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کە ئامانجی سەرۆکی حکوومەت تەنها سەلامەتی هاوڵاتیانە. بۆیە هاوڵاتیانیش دەبێ هاوکارمان بن. ئێستا مەسئولیەتێکی قورس دوای ئەو بڕیارانەی کە گۆڕانکاری بەسەردادێ کە بڕیارەکانیش لە چوارچێوەی ڕەچاوکردنی دۆخی گوزەرانی هاوڵاتیان و کاسبکارانە و ڕەچاوکردنی پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزانە، بەڵام دەبێ هاوڵاتیان هاوکار بن بۆ خۆگونجاندنیان و خۆپارێزیان کە بەدڵنیاییەوە بەبێ هاوکاربوونی ئەوان ئێمە لە پلان و بەرنامەکانی خۆمان سەرکەوتو نابن. وەکو باسم کرد ئەو بڕیارانە کە پاشکەمێکی دیکە لە بەیانەکە دەردەچێ هەمویان ڕەنگە ببێتە بەشێک لە دڵخۆشی هاوڵاتیان و تۆزێک لە ئاسانکاری لە ژیان دەڕەخسێنیتن، بەڵام دیسان ئەوە ئێمە لە پێش بژاردەیەک بووین کە پێی دەگوترا بژاردەی بەناچاری بژاردەی قەدەغەی تەواوی هاتوچۆ ڕابگەیەندرێ. بەڵام لە ڕەچاوکردنی گوزەرانی کاسبکارانی هەرێمی کوردستان بۆ پێشوازیکردن لەو مانگە پیرۆزەی مانجی ڕەمەزان ئێمە گوێمان لەو هەموو سەرنج و تێبینی و بۆ چوونانە گرت کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن هاوڵاتیانەوە ئاراستە دەکران. بۆیە هەندێک ئاسانکاری دەکرێتن، بەڵام ئەو ئاسانکاریانە جارێکی دیکە تاکید دەکەمەوە بە هیچ زۆرێک ئەوە نییە مەترسی کۆڕۆنا لە سەرمان کەم بوو بێتەوە، بەڵکو مەترسیەکان زۆرتریش بوونە و زیاتریش چاوەڕوان دەکرێتن. بەڵام ئەگە خۆپارێزی لەگەڵدا بێ بەدڵنیاییەوە ئێمە دەتوانین تا ڕادەیەکی باش بەسەریدا سەرکەوتوو بین. تایبەت بە خۆپارێزی ئێمە لە شاری هەولێر لە سنووری پارێزگای هەولێر بەر لەو چار ڕۆژەی کە ڕاگەیاندرا بۆ نیمچە قەدەغەی هاتوچۆ بە تایبەتی قەدەغەی هاتوچۆی شەوانە ئێمە ڕێکارێکی دیکەمان گرتبووە بەردەوام دەبین دانانی بازگە لە ناو شارەکان لە شوێنەکان بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە بابەتی خۆپارێزی و بەستانی ماسکدا پێبژاردنیان پێ بکرێ ئەگە سەرپێچی بکەن. ئێستا تاکید دەکەینەوە ئەمڕۆ دوای ئەوەی کە باز لە کەرەنتینەی گشتی دەکرا، قەدەغەی هاتوچۆی گشتی دەکرا، بە هەموو ئەو هەڵسەنگاندنانەی کەکرا لە پێناو ئاسانکاری لە بۆ خواستی هاوڵاتیان ئێمە ڕێکارەکان گۆڕانکاریمان بەسەرداهینایە، بەڵام لە بابەتی خۆپارێزی و بەستانی ماسک بەدڵنیاییەوە تونتر دەبین. پێشمان خۆش نییە کە دەڵێن تونتر دەبین، پێویستمان بەوەی هاوڵاتیان بەخۆیان بەشێک بن لەو خۆپارێزیە، بۆ یەکە بازگەکان دادنین لە ناو شارەکان، لە شوێنە گشتیەکان، لە بازاڕەکان، لە مۆڵەکان،
لە هەموو ئەو ڕێشوێنانەی لە چێشتخانەکان دەگیرێتە بەر بە دڵنیاییەوە ئەگەر پێشتریش ئێمە چاوپۆشیمان لە هاوڵاتیەک کرد بێتن بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە هێزەکانی خۆمان هێزەکانی ئاساییش پۆلیس پێشمەرگە زێرەبانی پۆلیسی هاتوچۆ هەموو یەکەکانی کە لەو عملیەیە بەشدار بوون ڕامان سپارد بوون مڕونەت هەبێتن تەنها ببێتە بەشێک لە هۆشیاری بە هاوڵاتیان بگوترێ ماسکەکانتان دەبەستن هەر شوفێرێک هەر ئۆتۆمۆبیلێک کە لە زیاتر لە شوفێرەکەی لەگەڵدا بیتن نەفەری دیکەی لەگەڵدا بێ ئیجباریە دەبێ هەردووچیان ماسک ببەستن و کاتێک پێشتر باسمان لە مڕونەت دەکرد بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ئێستا بە هاوڵاتیانی شارەکەمان ڕادەگەیەنین لە بابەتی ماسک و خۆپارێزی چاودێریەکی وردی بازارەکان دەکرێت شوێنە گشتیەکان دەکرێتن چێشتخانەکان دەکرێتن هەمووشۆی تەنانەت فەرمانگەکان دەکرێت هەمووشۆی هاوڵاتیان دەکرێت لە بابەتی خۆپارێزی بە تەواوەتی ئێمە بڕیاری پێبژاردن جێبەجێ دەکەین بۆیە کامان وایە هاوڵاتیانی شارەکەمان ئەو ڕێنماییانە لە بەرچاو بگرن ئەو ئاسانکاریانەی کە کراوە بە قەدرەوە سەیری بکەن ناچارمان نەکەن لە جێبەجێنەکردنی ڕێنماییەکان ئێمە هەنگاوی دیکە بگرینە بەر بە دڵنیاییەوە لە ڕۆژانی ئایندە جارێکی دیکە بۆ هەڵسەنگاندنی دۆخەکە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کۆ دەبێتەوە هەڵسەنگاندنێک بۆ ماوەی ئەو چەند ڕۆژە دەکرێتن کە ئەگەر ڕێوشوێنەکان بەو جۆرە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێ و هاوڵاتیانیش هاوکارمان نەبن ئەو کاتی بە تەکید ڕێژەی توشبووان و بەرکەوتوان و ئەوانەی کە ئەو ڤایرۆسە هەڵدەگرن بەرز دەبێتەوە و ئەو کاتی فشارێکی زۆرتر دەکەوێتە سەر نەخۆشخانەکانمان خوا نەخواستە بۆیە لەو کاتیدا بە دڵنیاییەوە بڕیارەکان بەرەو توندی دەچێت بژاردەی قەدەغەی هاتوچۆ هەر لە بەردەست دەبێتن هیوادارین نەگەینە ئەو ڕۆژە بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر واشی لێبێتن ئێمە وەکو حکوومەت کە ئەرچی سەرشانمان پارێزگاریکردن لە تەندروستی هاوڵاتیان و سەلامەتی ئەوانە ئەو کاتی ئەو ڕێکارانە دەگرینە بەر بۆیە هیوادارین ئەو هاوکاربوونەی دەستگاکان کە وەکو باسم کرد لە پێناو گوزەران و ژیانی هاوڵاتیان لە پێناو پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەگیرێتە بەر لە سبەی سەعات 8 ئێوارەوە هاوکاری هاوڵاتیانیش ببێتە بەشێک لەوەی کە ئێمە لە پلانەکەماندا سەرکەوتوو بین دوعا لە خودای گەورە دەکەین کە خەڵک و خاچی کوردستان لە نێویشیدا هەولێری پایتەخت پارێزراو بیتن دووبارە بە دڵخۆشیەوە پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەکەین هیوادارین نوێژ و تاعەت و عیبادەتەکان بەشێکی دیکەبی لە خۆپارێزی وەسپاسیش لە بۆ هەموو مامۆستایانی ئاینی کە لە ماوەی ڕابردوودا هاوکارمان بوون ئێستاش داوایان لێ دەکەین بەپێی ئەو ڕێنماییانەی کە ڕێوشوێنەکانی تخصوصی ئاینی لە مزگەوتەکان دیاری دەکرێت مامۆستایانی ئاینی جارێکی دیکە لەگەڵ ئێمە هاوکار بن سەرمەشق بن بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر خۆیان بپارێزن و سپاس لە بۆ هەموو لایەکتان لەماوەی ڕابردوو ئەو ڕێکارە ژیانە بێت لەگەڵ ئەوەشدا ئامانەکان درەوەشان بە تێگەیشتنی ئێوە لەژنەی باڵا هاوکارەکان لەگەڵ ئەوەی کە ڕێنماییەکانی پرسیارێکی دیکەوە بۆ شاکراوێتەوە لە سۆشیال میدیا دەبینی شوفێر بەجێزیان ناوەتۆ بێت لەناو بازەکان پێی دەڵێن دەبێت ماسک بێت ئەگەر بەژێنیاش بێت هەر بژاردننی پێ دەکرێت ئەگەر لەگەڵ خێزانەکەشی هەر پێی دەکرێت بەنسبەت پرسیاری یەکەمە ئێمە باسمان کرد کە ڕێوشوێنەکانیشمان تند کرد بوون بەڵام هەڵکشانەکە هەر هەبوو ئێستاش لە پێشوچی باسم کرد ئێمە لەبەر ئەو دوو خاڵە ئاسانکاری دەکەین پێشبینیش دەکەین ژمارەکە بەرزتر ببێتەوە لە ڕابردوودا لە ئیجراعاتی تند لە ئیجراعاتی مام ناوەند و لە هەر جۆرێک ئیجراعاتی کە جیرابیتە بەر ئەگەر هاوڵاتیان هاوکار نەبن تاکە هۆکاری زیاتر بڵاوبوونەوە هاوڵاتیان خۆیانن تێکەڵبوونیان گردبوونەوەیان خۆنەپارێزیان ماسک نەباستانیان هەموو ئەوانە هۆکارن ئەگەر هاوڵاتیان هاوکار نەبن بە دڵنیاییەوە ڕێژەکە بەرز دەبێتەوە سەبارەت بە شوفێران بە دڵنیاییەوە شوفێر بەتەنیا ڕەنگە پێویست نەکاتن ماسک ببەستێ بەڵام یەک سەرنشینی دیکە لە ناو ئۆتۆمۆبیلەکەی هەبێ جە شوفێرەکە بار هەڵگر بێ شوفێری گواستنەوەی گشتی بێتن سیارەیەکی ئۆتۆمۆبیلێکی تایبەتی بیتن ئەو جە خێزانیتی کوڕیتی کچیتی خانەوادەیەکن بەیەکەوە سایق تەکسیەکە و نەفەرێکی هەڵگرتیە زیاتر لە یەک نەفەر زیاتر لە یەک هاوڵاتی لە نێو ئۆتۆمۆبیلدا پێویست دەکە هەردووچیان ماسک ببەستن ئەوانیش ئەگەرنا بە دڵنیاییەوە ڕوبەڕووی پێبژاردن و ئەو ئیجراعاتانە دەبنەوە زۆر سپاس دەبەم لە